از دخوازم بچما الدف مهوان خول سرمزه راوستم سرمزه رینا خاره برز فرمان فاضل کو سروکی سازی آجال پاریزن کردستانه اول گل هجمارا که حوالن خوص بهیده چنا هم بر آواهی یو اینه دینا رازی بونا خو گهی نوانال سر اوه فتوه کوهات یدان ریپی دانا بکشتنا آجالان ین کولانان سایم برالا لدهو که لکرکو که جی کاک فرمان بخیر بین زور سپاس دانکم زور سپاس دست خوش میوانم هی لدهوکیش برز دکتور سلیمان تمر کو سروکی رخراوا آجال پاریزیا کردستانه وش بلی ویجی لناوا وترنریا دهوکی از بجم جگیره پرایوری وترنریا دهوکی دکتور سلیمان دکتور توجی گله بخیر هاتی بس بلازم زادم جه مهوانه ما کاک فرمان صباحی ایوا صباحی کو ابنوا لا يو ان لهولير بوچی يو ان تان هالبجاردوا يو ان اتوانه چی بکا با مسئله ئێمە بڵێ بۆیە ئێمان هەڵبژارد کە تەمەشا دەکەی کێشەکانی سەجی بێلانە کە سەدەها جار ئێمە پێشکەشمان کردووە بە لایانی پەیوەنددار و بە زۆر لایانی ترکە تەمەشا دەکەی کە پرۆژەیە یاسامان هەیە کە یاسامان هەیە بەرەنگاری ئەو کەسانە دەبێتەوە کە ئەو کەسانە سزا دەکە کە ئاژەڵ بکوژن بەڵام تەمەشا دەکەی کە یاسایەک هەیە کە ئەو کەسانەیە کە ئاژەڵ دەکوژن ئەو یاسایە دەیانگرێتەوە بەڵام لە هەمان کاتدا تەمەشا دەکەی کەسانێک دێن فتوا دەدەن کە ئاژەڵ بکوژرێ بەڵام لە هەمان کاتشدا دێن فتوایەکە خۆیان بە نەوعیشتر ڕاست دەکەنەوە کە ئێمە ومان نەگوتەوە بەڵام تەواو خەڵک لەسەر قسەیم گوتی کوشتنی سەگ حەڵاڵە باشە ناڵێن کۆمەڵێک فەقەڕەیتیە ئەوان فکر لە فەقەرەکە ناکەنەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم چی وتووە چۆن دەی بکوژرێتن ئەوان تاو تەنها لە زاری مەلایەکە کە گوتیان بکوژرێت تەواو لەسەر قسەی مەلایەکە دەکوژن ئەو سەگە ڕێبزی هەبێ ڕێبزی نەبێ هار نەبێ من بینیومە لە کەرکک ڤیدیۆیان بۆ من ناردووە دایک لەگەڵ فەرخەی گچکە خۆ هار نییە بە تاپڕ لیانداوە کوشتوێتیان ئەوە کافرستانیە یعنی ئێستا ئێوە گلەیتان هەیە لەسەر شێوازی کوشتنیان بەخێر ئەسڵەن نابی بکوژرێت چۆن دەبێ ئاژەڵ بکوژرێ باشە کە خوای گەورە ئەو گردنوێ دروست کردی لە خزمەتی مرۆڤ دروستی کردیە لە خزمەتی ئێمە دروستی کردو ئاژەڵیشیان لە خزمەتی مرۆڤ دروست کردیە بەڵام مرۆڤ نابێ بە هیچ شێوازێک پێشەلکاری بەرامبەر بە ئاژەڵ بکاتن باشە منەمێ بزانم ئێستا لەژنەی فتوایان یەکێتی زانایانی ئاینی ئیسلام ئەڵێن کاکە من ئەو شتم بۆ کردووی چونکە ئەوانە بووم بە کێشە بۆ خەڵک باشە بووم بە کێشە بۆ خەڵکوانە نەبووم بە کێشە بۆ خەڵک باش زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەرمان گوتوویەتی ئەو سەگانە بکوژن وایە زمانی پێغەمبەرمان تەکنەلۆژیا نەبووە زمانی پێغەمبەرمان ئەو پێداویستە کە ئێستا هەیە نەبووە مەبەستت ئەوەیە بەڵێ یعنی ئێستا نابێت بکوژرێت ڕێگە چارە هەیە ئەی باش چ ڕێگە چارە هەیە ئێستا شەڵتەر کوا شەڵتەر لە ئۆکەی تەماشاکە ئەوە هەم لایانی پەیوەندیداریش دەبێت لەسەر حاڵەتە بێتە دەنگ باشە کە لایانی پەیوەندیداریش کەم تەرخەمە لەو بابەتانە باشە لایانی پەیوەندیدار بۆ ئێستەمە لە هەولێرین باشە با باکوور باش و ڕۆژئاوە ڕۆژهەڵات شێڵتەری هەبێ سەگەکان کۆبکەنەوە ئێمە لێ دەزانین لەو کارە خەڵک لەوانەیە لێ نەزانێتن ئیخساسی ئەو کارە نییە کە سەگ کە نەزۆک کرا کاسترێشن کرا کە گەڕاوە جادا وەکو مەڕێکی لێ دێت چۆن مەڕ هیچ علاقی لەسەر خەڵک نییە تەنها نانی خۆی دەخواتەوە و سەج لەو حاڵەتە کە کاسترێشن کرا وەی لێ دەتن هیچ پەلامارێکی ڕێکخراوی ئێوە باشە ڕێکخراوی ئێوە تاوەکو چەند سەگی بێلانە یان بەرەڵای کۆ کردوتەوە ئێمە ئەو ساڵەکە زیاتر لە 400 و قسوور سەگمان نەزۆک کردووە ئەم ساڵە مەبەستە 24 24 باشە عەفوەن ساڵی پار 400 و قسوورمان نەزۆک کردووە بێ لەوەی کە کۆمەڵێک کێسی ترمان هەیە بۆ نوێ خۆمە بەس سەگ کۆ ناکەینەوە ئێمە شەڵتەری ئێمە کەرمان هەیە سەگمان هەیە پشیلەمان هەیە ئەوە نەم خەوان پێداویست تایبەتن ئێستا ئەمە 6 کەرمانی خەوان پێداویست تایبەتە باشە ئێمە پشیلەمان هەیە کە 170 دانە پشیلەمان هەیە خەوان پێداویست تایبەتە باشە ئێستا لە هەولێر شەڵتەر هەیە لە دووەک شەڵتەر نییە ئۆکەی باشە ئێوە هەوڵتانداوە لەگەڵ ئیدارەی دهۆک قسە بکەن بۆ نمونە ئیدارەی دهۆک شەڵتەری دروست کردووە پارەکەشی سەرف کردووە باشە ئەو پارە مادەم سەرفکرێت چی لێ بە تاویکەن باشە کاک فەرمان کات و لەگەڵ من بمێنە ئەچمە لای دکتۆر سلێمان دهۆکێ لەگەڵمە دکتۆر تو بخێر هاتی گەلک سپاس بوو هەواهین مێهوانێنمانە کاک فەرمانی بەحسا شەڵتەری کرد هەوە زانیاریێن ئێستا چونکە قسەی نەکردووە با قسە بکە گوێلەیە بێ دکتۆر شەڵتەرێ دهۆکێ چارەسەرە بۆ ئەف کێشەیە بژنە سەیە کوولانە یان سەگێ بەرەڵا بله 100% یک دیکشی حل کرد اگر پرریگا زانستی وکی ام بجن وکی
آجال دوست جهانیت بیجن و که خراوت پارستان ما فی آجال جهانیت بیجن کو گرتن نزوکی کردن بردان چه منی تا او شش حالت دمینن صایه ها یعنی کو بیش صایه که گله که درنده صایه که یپکفتیه معوقه صایه که کوره صایه که دوگیانه صایه که بچیکه یعنی تشکیتین و صایه که یمشکوک بنساخیه او دلویری بید یعنی همین متعدد 200 سا 300 سا 400 هبن اگر او صاك علاج بون اوج دي انا نزوكين دي زفر نبا اگر نه دلویری بن حتى خدي امانات خوشي ورد جديد اونكو اجل دي سيستم جهاني ي تعامل الجل صيام برالله كو اول همي جهاني والسر همي حكمة عراقي ويا هرم كل سنه ما بلاواكي دي دليل كيفيه اداره المجموعات الكلاب بطريقه انسانيه اجر وصابيد صد ومسؤول مش اخف ندخو بلد تشورا سربيد بس اجر ام بيجدي همي كوكين نخير نوبيدا تشورا چكي كوكيرن دي هر زيده بن مجال جورا قوتي اجر تصاي كي نيرو مهبيد 6 سال دا دبنا 67000 ساعه اجر تنزوكينا كي باشا دكتور قبل بحث جيانال قلصاي واجالان بكم بو بهنكادي بس افي بيجامن بوش هاكر هاتو چارەسەریya دمكي يا كاتي يا افان صايم برالاو كولانال بالشلتري چارەسەر بيت بوش حتى انو كي خلاص نبويا يعني تظني الريكورد حكمتها باور بك وقت ما دوكي دس بيجي دوزرو نهبو يعني ازمه بس صالك صالوني با حتى بس ما كشف اوفيتش يجي صالك حتى كشف كوربي ومتبيبه وتو موافقات ور بيجي والرزمندي ور بيجي وبوري حصل جاي ام كدنا الشهر 11 دو وكدينه قيرنا داري دو والحمد لله بك يعني الهمي البوريس جوا هبلي السليماني حكمت يا كورك يتكد يعني يا شعور بمسؤوليتك يا شعور بأوريشي كد ويا كل سرت كد هجا شو نبي الصلاة 2012 جنوب سلوك حكمة تيمك تشيكل أفريقيا تركي وما الرابورتا كاتيرو تسر بو جنوبي بلندكر بو بوليس جوا هبليري ومدى بوليس جوا هبليري أي وقت كاك نفسات هذي بو ويعني كارك تتذكرن بس تظني همي بو هميا يعني شو حكمت بيت هل انا كي بدي بيجي كشتن بصناعي ترى بس كشتن بصناعي ترى ويجي مصرف نفت ويجي زيانين بوريا برزكنا بوريا و جالكتن شو زيانين اول الكركوكي شنو طلق الصيدن يل جنكي دوي جنكي شور اتيم هبون اتيم بيبونا اتيم مساوي يعني ضررتوه جبلي مثلا مادي مثلا جياني جبالك الجل هبن يدياني شيء تاني بله يدي تودي شبيه شيء صايكي كوشي بلكي كده در كيف يبخدون بلكي كده زارو كده بلكي ساراي باشا دكتور صايكي كوشي نوي هور احتمالات 12 بتشي كابن دكتور كده خورني داتي دكتور نو كافت واد بيجيتن صايهار يا ساجد بيجيت صاي نساخو بيچاره سري نو كا خلق دي چاوا كي زانيتن صايهار كيش كدي 5 صاي تاتينا كشتن بقول دمكي دام بخول قال بريفبريا فايده اخفتيا قلت حتى نو كا افان صيان چه زیان نبوینه بو خلکی بتنه زیان هبوینه بو پروژه که دار چاندنه اجبر کو هاوین بویا ساتویا ج سوندای آف و خاریا سودناش بن آخینه درفه افجاه کل جه کی کو ریپورت زیان نبن 5 بهنه کشتن خلق چه آزانی کیش که هاره یعنی اوار روای افشه وازه کشتنه شهیان خان اوی درگاه وگر بو همی کسی اگر جاره که بری 10 سال سای مریشکایی که خوابید رابید وگا بو تیک توک و فیسبوک و اوی دیا 10 سال کشید اوه یعنی اوه فتوه درگاه بو گله که دیوه کرن چونکه اف یاسا درکتی یاسا گله باشه و یاسا یا عراقی یا مکافحه الكلاب السايبه تراوستنید اوه جاره کدی به فتوه امزب روینا قانون عراقی یا مکافحه الكلاب السايبه کشتن بقوله وماده استرگین او ماده جهراوی باشه دكتور پشتو پش برینه با تگهشم لقال من ببینه دكتور بس هنك زانياريم هيا لسر او شلطريك لدهوك كريتوا لنافچش كفت هنارس كيه لنافچه كفلايا 3 سال دست بهات يكرن اواهي وهول تمام بوينا اوو كهرب ماين يت ماين نبرينا جهه بروجي لحتى انه كان ناهي تازانين كاكيد اوي بروجي بريفا باتن القال من بينا دكتور بس من برسيارك ما هيك فرمان من دفيت بزانم بوشي تا اسا باسي ناو بردني صقاكري بوشي باسي جينجيك ناكن كخلق ببن برفيق لقال اجل اوكي
ئەو پرسیارە زۆر جوانە. ئێمە لە کوردستان دەژین باشە؟ باشە یعنی من زۆر سەیرم پێ دێ کە لە کەرکووک سەگ دەکوژرێ بە چەک، لە دهۆک سەگ دەکوژرێ بە چەک، لە هەولێر سەگ دەکوژرێ بە چەک، لە سولێمانی لە هەموو پارێزگاکان. ئێمە ئەگە بمانەوێت کۆمەلگایەکی تەندروست بنیاد بنین، کۆمەلگای تەندروست بە چەک بنیادەندریان بە قەڵەمەکەی دەستمان. یعنی پرسیارە دەیکەم ئەگەر تۆ لە پێش چاوی منداڵێک ئاژەڵێکت کوشت بە چەک کە حکومەت قەرارەکە دەردەکەیان مامۆستای ئاینی دێن فتوایەک دەدەن کە لە دەستپێکی غەڵەتە تا کۆتایی باشە؟ باشە. بەڵام کە تۆ لە پێش چاوی منداڵێک کە بچووکە سەگ دەکوژی بە چەک دەتەوێت ئەو منداڵێک گەورە بێ ببێ بە چی؟ دەبێت بە مامۆستا، دەبێت بە پرۆفیسۆر، دەبێت بە دکتۆر، نابێ بە هیچ، دەبێت بە کەسێکی بکوش لە دەستپێک تۆ بە چەک لە پێش چاوی سەگت کوشتووە کە ئەو منداڵک گەورە بوو ئەگەر کێشەیەکی هەبێتن کێشەی خۆی بە قەڵەم و بە محکەمە و بە هیچ شتێک چارەسەر ناکە بە حکومەت کە تەماشا دەکە حکومەت دەست بۆ چەک دەباتن ئەویش کێشەکانی خۆی بە چەک چارەسەر دەکات لەبەر ئەو هۆکارە ئێمە پەروەردەیەکی ناتەندروست بە منداڵەکانمان دەی کۆمەلگایش ناتەندروست دروست دەکەین ئەوە چارەسەر نییە بە چەک. داوای چیەکەنەوە ئێستا؟ ئێمە داوا دەکەین کە 2 ساڵە 3 ساڵە بۆ نمونە لە دهۆک شێڵتەرەکەی حکومەتە خۆ ئی هاوڵاتیەک نییە. من و تۆ نییە کە هاوڵاتی بین بچین ئیجراعات بکەین و بچین کتاب بکەین و بۆ کارەبە و بۆ ئاو تۆ بخۆت حکومەتێکی هەموو شتێک لە دەستی خۆتە کتابەکە بە ڕۆژێک تەواو بکە بۆ کە بە ڕۆژێک تەواوت کرد کێشەی خەڵک چارەسەر دەبێتن تا کەی ئێمە ئاژ ڕێکخراوەکان ببینە قوربانی دەستی کەم تەرخەمی هەندێک لایەن. باشە شەڵتەریش خۆ پارەی خۆی دەوێت خواردنی دەوێت پێداویستی پزیشکی و تەندروستیەوێ بۆ ئەو سەگ و ئەو هەر ئاژەڵێک بێت کە لەوێ بەخێوەکرێت دەیوێ بەڵام ئێمەش حکومەتین حکومەت دەبی سەرپەرشتی و بابەتانە بکە کە تەماشا دەکەی حکومەت بابی ملەتە هەموو شتێکی لە ئێستا ئەمە لێرەوە داوا دەکەم لە سەرۆک بارزانانی کە یعنی لە جەنابی حکومەت بێنە سەرخەت کاکە ئەوانە هەموو شتێکیان لە ئێستا بە ئەوان ڕێگە چارێک بۆ مەزعب بینەوە بەڕاستی ئێمە ڕێکخراوەکان بێزار بووین ئیشی ڕێکخراوەکان هۆشیاری بڵاوکردنەوەیە ئیشی من ئەوە نییە بچم کەر خزمەت بکەم ئیشی من ئەوە نییە بچم سەگ خزمەت بکەم من هەتا ئێستا کە 23,000 کێسم ئینقاز کردووە من سعات 12 شەو 2 شەو تەلەفۆنم بۆ دەکەن وەرە سەگێک لە ناو چڵکاوێک کەوت وەرە پشیلەیەک عاسێ بووە من دەی بچم بە خۆم ڕزگاری بکەم ئیشی ئێمە نییە ئەوە ئیشی لایانی پەیوەنددارە کە ئیشانە بکە کە بەڵام کە لایانی پەیوەندداریان هەندێک لایەنتر کە نایکەن دەیبێتەوە سەر ئێمە دەی بکەین ئێمە ڕێکخراوەکان هۆشیاری بڵاو دەکەینەوە تەوعیە دەدەین کە چۆن مامەڵەیەش تەندروست ڕۆژان لەگەڵ ئاژەڵەکان بکرد نەک ئاژەڵی بۆهانێک شت تێبینیم کردووە ئێمە زۆر لە زاویەیەکی تەسکەوە سەیرەکەین وا ئەزانین بەس لە هەرێمی کوردستان ئەم کێشەیە ئەمریکا ساڵانە زۆرترین تۆمارکردنی کوشتن لە ئەمریکایە هیچی بەشەر من باسی سەگەکەم سەگی بەرەڵاکەم سەگی بەرەڵا لە تورکیا هەیە لە ئێران هەیە ئەمن باسی پەلاماردانی خەڵک دەکەم کە سەگ گرتوێتی زۆرترین حاڵەت لە وڵاتی ئەمریکا ڕوودا ئەوانیش کە زۆربەی دلیڤەرینە دلیڤەریەکان کە خواردن دەبن سەگەکانی ماڵەکان پڕیان دێنێ نا سەگەکانی ماڵەکان سەجی بێلانە لێندە نییە کەمە زۆرتر شەڵتەریان هەیە شەڵتەرەکانیش هەمووی منەظەمات و حکومەت سەپۆرتیان دەکاتن بەڵام زۆرترین حاڵەت لەوێندەرە مەبەستم ئەوەیە بڵێم سەگی بەرەڵا هەیە بەڵام بە شێوازێکی دروست کواکرێنەوە بەڵێ لە وڵاتان سەجی بێلانە سەر شەقام نییە بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو ڕێکخراوە ئاژە پارێزی کوردستان لە دەستپێکەوە تاوەکو ئاخیر پاڵپشتی حکومەت دەکەین باشە چیان بوێ ئێمە بێ بەرامبەر لە چی ئەتوانین هاوکاری لە هەموو شتێک بەڵام بە شێوازێکی تاوا پرۆفشناڵ بە من ماڵە هەموو شتێک ئەتوانن چی بکەن بۆ حکومەت هەرچی حکومەت بینوسێ ئێمە دەڵێن بەڵێ بۆ چ شتێک هەر شتێک دە ئێساڵن وەرن ئەو هەموو ئاژەڵانە بیبەن بۆ خۆت ئۆکەی ئەتوانن بیکەن با سەپۆرتمان بکە ئۆکەی دەیکەین ئەگەر ئەو تەلەڤیزیۆنە سەپۆرتی نەبێ ناتوانین پەخشی خۆی بکاتن هەموو شتێک وایە هەموو شتێک بە پارە بە پارە مەبەستەوەیە ئێمە پارەمان ناوێ ئەی چیتانەوێ بەس ئەشیا و دابین بکەن ئێمە سەرپەرشتەکەین بێ بەرامبەر 1 دینارمان ناوێ یەک وەکو چی ئێستا من شەڵتەرێکم دروست کردووە وەرە غورفەی عەمەلیات بە جوانترین شێوە پرۆفشناڵترین شێوە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان غورفەی عەمەلیات دروست کرا بێم دروستم کردووە با لێرکوان لە ڕووداوی شتێکت بۆ باس بکەم یەکەم ئیسعاف لە شەقڵ ئەوسەد کە دروستم کرد بە پرۆفشناڵترین شێوە ئێستا کە دروستم کردووە ئیسعافێکم بۆ ئاژەڵ دروست کردووە تا ئێستا کە ڕقەمەکەم پێ نادەن هەتا ئێستا کە 20,000 من دائیرەم کردووە ئیسعافێکم دروست کردووە چی تۆ دەتەوێت تێیدا هەیە چی ئیسعافێکە ئیسعافێکی فۆرتی زۆر گەورە باشە 3 بەشی تایە بەشی ئینقازکردنی سارد گەرم
وعمليات كردن وقيان نقاصنوا يعني استخلك توان تلفون بوبكن استادر رقمينية سيارة كرتيستا كرقمية ما دعوة كين وكو هولير كوكو يكم ذا لبايتخت إسعافك دروس كلا ببروفيشنال تنشيوا أتسوي شو رقمك وربقي رقمك أساي بأساي بلا ما كيش ماني دسمة لاني بيوين ده دسمة مرور دليت من لودني إسعاف دروس كي بو أجل كقوميت توقعي كدي وزيرنا أخو توقعي كدي دسمة مرور دليت من برو الصحة إخا كاكا أو ساري أجلا ابونا فيترنري هي اوان او ساري كدروس كراوه تاو كوست العراق دروس نكراوه هي ساغني كشت شوا دروس كري ايوا يا ما تدرب كيمش تجوام كي يعني بيشرب اللي هم زواني كان زور سباس كاك فرمان دستان خوش اجملاي دكتور سليمان ام جهشتنا او قناعتك جيان لقال افان صيان لقال اجالان لا محاله فيد بيتكرن خونات شي بيتنتو حيواني واجالي قركي داكو مروف استراحت بشيتن چرێکا تەندروست و چارەسەرە بوو ئەvê کێشەیە ji ber ku xelkê ew jî heqê waya herişil ser wa têtekirin hindek cara me tirsiye çaresera dirist û tendurist û mirovayînî çi ye ya mirovayetî bîtin شهجان خان يعني بیرامت سال 2012 وره حتی بگم 2024 هشتا کردستان حالت که ری بس یان جیهاریاتی سای یان جیهاربون تومار نکیریه یعنی هرشت هین بس نه احتمالا بچوکا برد لیدان احتمالا مثلا گوشت ایکی بو احتمالا ایکی رویش بر یعنی حالت یتهین بس نه نساخیت جبر هندجی یعنی اوصا ی خدمت که نافی جدید که اوشی ام بجنه هاو سنگیا جینگه اگر ام صا یعنی دو و بریارا فتوی ام بجین دی نفی عام کین ام دی توشی مشکل قدی بین یا هاو سنگیا جینگه اوشی تکدانا جینگه احتمالا جمارا پیشی کسی دبید احتمالا جمارا ریویا و مارو دی پیشکو باقاسی دبید جبر هندجی باش دین چاره اوا ام يعني روشنبير كنا خلقي خوب كان جلا زادي تشينا كانوا بريجن يعني اسرافت زادي دانا كان يا دوي صالك تونت جليشي نامض بن كوستانا شي سركم بن ويا شهني جير اوا ام ابت اجل دوز اني صاحي المرض خو صيد خو هم يا بخاسين ونهل فريد انا جدار فسال جودي ويا شهني جير دوا حكمت بكوري نزوك كني ربيت احتمال برادر كشتي كاك فرماي دشت 400 صدا خدا كانت ب 100,000 بس اجت 100,000 صاحبن و 200,000 صاحبن اول لازم حكمت بدا سرختي بوجه ترخان كان لا ينكي ملكاتش كان باش ولد في كوري كاين وتا ياسوس جاي ودي او لاند باش بوجه بوترخان كان دي بخو استافكي و بيداويستي طيبات پیدا كان وكي كان فرمي بحث امبولانس كيري وتفنقا بجو حتى ما جي ودي داس عملياتي كان وباور بك البلغاريا منشور كيري هي باقي تمدي 4 سال دا بلغاريا كنترول صد سر مشكله صايم برا الله كير اف بتنب خساندنه بنزوك كرنا صيان اوريشه كي همي اوريشه دي بله خساندنه بس ریگا چاره خساندنه دکتر مصرف و نزده خرجیه مثلا بو خساندنه هر سایه کی چند لازمه يعني بتوقعات من يعني توقعات تو محتاجي درزيكا يا بجني دارت انجو بجني يا هوفدني يا بنجي اسبار يعني وتبنجي محتاجي يعني غرفه عمليات والشاش وسرنج يعني توصبي اسبار يعني عياده بيطري اسبسيال يعني 100,000 حتى $100 انا بس طبعا قازانجي جدا يعني اسبار كم صاينير نوجه $5 صايميجي نوجه حتى $5 تشيكي صايمت لازم حتى رجب خدان كيجي دشتي درزيكت ويفاي كي محتاج درزيك داخلي درزيك خارجي يعني كوري بزيادة ترى بلدجي يعني اگر هر دكتوره كي بيطري الكردستاني ما احتمال نزكي 3 دكتور بيطري صار ايكي عمليه بوركت 5 سال 6 سال دا دي مشكله حل بيت ومشكله منامي دكتور بكورتي حتی کو مثلا چاره سریا دم کیا کاتی شلتره کل دو که حاضر نینه چاره سریا درش خاین نزوکی و خساندنه کو نکاز بجم او جنینه افجا دا ازو تو بو خلکی باخفین باف خلکی کو توشی رفده کا سیاد بیت تو بدهوکی و بهدینی بوم بیجه بلاکاک فرمان بوم سورانی بیجیتن ام ده چاواخ هكا از هاولاتي اك بوم چومت فرع كيدا من رفده کا سیادیت کوما کا سیا هفت هشتک مدیتن از شب کم داکو هرشی من نکن
بله جوري يا شيء ما قدر يعني هيك تصدي تشو حركش خوزدنا كي يعني مثلا بركي اندوركي اون جيب روهلي ابي اگر تظني صدي تبروستي وصبت بهن كتاتا البرد ربول تشكي تشصا تهارنين الا او نبيت او نساخيو هاربوني او جويغو علامات الديارن صاي جليس دبيت تاخوري صار لقال دور بردت صار خو بدرت قد صار هجومت قد او جي حالتك احتمال صالي داش مليون ساعت و یکی نبینین اگر صار گله که مسلمان اونجا وقتی صار شريط دادت اشکت خو تو یاریا پینا که تو برنا دانی اون وقتی خاردین خود اوه همی ریکاری یاش همی گرینتر ام بجین روشن بیر کنا خلقی سن نچکنا آنجی اسراف کنا زادی دا وصل کل گریشی تجی زاد ببین اوه باشترین چاره سریع بوی گاوی دکتور گلکس باز بوده کاک فرمان هاولاتیه کچکه کوریکه چته کلانک ژمارەیەک سەگە بینێ و ئەزانێ زۆر مەترسیە بوو ئەو بەڕاستی مەترسیە بوو ئەو یان نەو چۆن خۆیان لێ بپارێزێ تەماشا بەخۆی لێکوانە شتێک هەیە ئێمە دەمەوێت یەک خاڵ هەیە کە ئاماژەی پێ بکەم ئەو خاڵێکی زۆر جەوهەریە کە دەبێت ئیش لێسە بکەین یەکەم من ناڵێم 100% بەڵام دەڵێم 180 کۆمەلگای ئێمە یعنی پەروەردەیەشیان تەندروست بۆ منداڵەکانیان دەدەن بوو مەسەلەی ئاژاڵ بەڵێ یەک تەمەشا دەکەی کە منداڵێک لە ماڵەوە غەڵەتێک دەکا دایک و باوکەکەن دانانیشن بە سەعات لەگەڵی بن کە ئەو غەڵەتە بە شێوازێکی تەواو تەندروست پێ بڵێن ئەوە غەڵەتە یەکە سەرچەکێکی بەرامبەر بەکاردێنن کە پێ دەڵێ وەنەکەی ئەگەنا سەگەکە پێ بڵم دەتخوا یان ئەگە منداڵەکە بوێ بسە دەرەوە داکە پێی ناڵێک مەڕۆ دەرەوەیان بە شێوازێکی جوان یەکە سەر پێ دەڵێ گە بچێ دەرەوە سەگەکە دەتخوا منداڵە بچووکە تەمەشا دەکەی کۆمەلگای ئێمە هەموو بە شێوازە ئیش لێسە دەکرێت 180 باشە کە تەمەشا دەکەی ئەو منداڵە گەورە دەبێ طبعا ئەو داچی کردی عقدەیەکی نەفسی هاویشتە ناخی ئەو منداڵە گەورەش بێت تەمەشا دەکەی زەڵامان هێرە سەگ دەست ئێستا فۆبیای پێ هەیە بۆ لە منداڵی ئەوەندە پێیان وتووە سەدەت خوا کە منداڵەکە داخلی کۆمەلگا دەبێت گەورە دەبێ کە سەگ دەبینێ ڕێک دەست دەکاتە بەردێک لی دەدا وەکو دوژمنێک سەیری دەکا وەزائیدەن تەمەشا دەکەی ئەوەندە پێی گوتووە سەگ دەتخوا کە سەگ دەبینێ ڕادەکە ئەگەر دیفاعش لە خۆی نەکا تایبەتمەندی سەگیش چییە ڕابکەی بە دوو دەکەوی یعنی ئەوە زۆر بە جوانی بۆم شیکردنەوە باشە ڕێک کە بە دوود کەت ئەو تو غاردە ئەو بە دوو دەکەویت تۆ بۆستە ئەو ڕادەوەستی یعنی مەبەست ئەوەیە ڕانەکەیت نابی ئەگەر ژمارە سەگیش زۆر بێت نابی ڕابکەی لە جێی خۆت ئەگەر حوتەش دانەیەک بن لە جێی خۆت بۆستە یەکیان نایەنە پێش يعني تو كفيل تو جارانتي أوان بأديك من وقتك راب وستم هرسق لويبه جولنا كم بلام يك شتري كنا سك يك تبعاتيه كبترسي ديزاين تو دتسي سكانت دكا سكانت دكا بونك أكال تو لبداياته دبي بقرينه وبو آخر مرحلة يكم مرحلة پروردهش تندرست بو من دالا كان كمل لسقنا ترسم كلا سقنا ترسي أجر باشا من أجر لي بترسم استابو وستم هو كاركت شيء كيشمنيه هو كارك هذا هو كارك بزانين استعمل لهم كولانا درشوم خو ومزانا كمن دفاع لصقناكم بلا من ما بستم أويا من وقت كشيك استا بروديوسر مزور لصقات ترسي الله من ناور بش ما مالوا دبي كصقات تو بوستي اگر هر زانش تات بيش دسك بردك من نالم اكو اجل دوستك ليدا بلام توزك بيترسينا باب الرواتن او دكوات خود باراست اگر هر زوريشا دەبێت هەنی پەیوەندیدار چارەسەر بکە تەماشا دەکەی ئەم کە دەڵێن پەروەردەی ناتەندروست کە ئەمە منداڵمان دەوێری بستە لای دکتۆرێک دەرزێک لە خۆی بدە کەس ناوێری هەمووی لە منداڵی ترسێنراوە دەرزێکت لێ دەم بانجی پۆلیس بکەم بانجی سەیەکەکەم ئەخەر ئەوە دەستپێک غەڵەتە و دووبارە ئێمە داوا دەکەین لە هەنی پەیوەندیدار کە ئەم کارە قێزەونە لە بیدایەت قێزەونە تاوەکو ئاخیر کە سەگ بە چەک بکوژێتن ئەمن بینیم کە سەدام حوسێن بە چەک کێشەی خۆی چارەسەر دەکرێت ئەوانە خۆ بەحث نینە تێگەشتم زۆر سپاس کاک فەرمان فازڵ سەرۆکی سازی ئاژەڵ پارێزن کوردستانê سبەی بزانم چیەکەن ئەلگەل دکتۆر سلێمان تەمەریژی و سەرۆکی ڕێکخستنا کوردستانی ئاژەڵ پارێزیە و جێگرە پرەڤبەرێ ڤێتەرنەریا دەهوکەیە gelek spas bi heva و karê hewaşî.